منەوە کە ئیشەکەم لێرە خۆم خریجی بەشی محاسبەم دیبلۆم محاسبەم هەیە بۆ من زۆر احتیاجێت چونکە بواری خۆمە شادەم تایانەوە زۆر احتیاجێ بۆ من بە زۆر کەسانی کە هەیە ناتوان حسابات و شتی خۆی ڕاگرێ بەس بە ڕەشی ئەیکەن دەفتەرێکی داناوە بۆ خۆی بەڵام من دەفتەری عومەلام هەیەوانە ئیشم لەگەڵەکەن لەگەڵ ئەوانە ئیشەکانی خۆم سافەکەم ئێوانە ئێمە چکە ئێستا بەنسبەت عێراقەوە یەک سەرچاوەمان هەیە بۆ پارەی بۆ بەنسبەت دۆلارەوە یعنی یەک سەرچاوە هەیە یەک باقی مرکزی عێراقیە کە ڕۆژانە کەمیەتێک پارا خاتە ناو بازارەوە و کەمیەتێک ڕۆژەیە کەمیەتێک زیاکە ئەو ڕۆژانی کە زیاکە تۆزێ بازار زعیفەکە بازار دابەزێنێت بەڵام ڕۆژەیە کەم ئەکاتەوە مەسەلەن لە ڕۆژێ 400,000 دلار فرۆشێ 400 بە 350 ئەزماتێ بۆ ئێمە دروستە بێت سیعر نییە بازاری ڕەشەیە تە سیعر هەر کەس بەدەست خۆیتی هەر کەسێ بەدەست خۆی بەدەست خۆی سیعر نییە لێ سیعر بڵێ هات سیعرێکی تیانە لێرە تا خوارەوە چی سیعرێک فەرقەکە تا سەروێتەوە فەرقەکە لێرە و سیعری فەتیانە پەیوەندی لەگەڵ بەغایە هەیە باقی نێودەوڵەتی باقی بەغا ڕۆژانە پارە ئافرۆش عەرزیەکە مثلا تەوزیعات هەیە ڕۆژانە مەسەلەن بە 300 تەوزیعەکە عمولەی خۆی سەرەخای ترێ بە پەیوەندیەکەن بە بەغاوە حواڵە بەوەنگە مەسەلەن نەقد بەوەنگە تەوزیعەکە وڵی قوربان باقی مرکزی ئەگەر تەوزیع کرێ لە بەغاوە ڕەسیدی دۆلار لێرە بازاری کزە بێت کە تەوزیعیش نەگە ڕووی لە بەرزیەکە ئەو کاتێک کە تەوزیع نەکرێت دۆلار بە تەبع لە بەغا لێرە گەڵا هەزمێت چێ سەر و بەرزێ بێتەوە کاتە تاجرەکان لێرە زێر نەکەن ئەگەر لەوێ ڕۆژانە کە سیاریان داناوە بۆ سیارە تەوزیعکەن بەسەر خەڵکەکانەوە بەسەر نووسینەکانە بیانێ گەڵاکە بەرز نەبێتەوە بەڵام جاروایان ڕایەک هەفتەیە بۆ دەڕۆژ گەڵاکە بەرزەکەنەوە ئەگە دو تەوزیعەکەنەوە گەڵاکێت و تایمی خۆی ئێستا حالێن گەڵا بەرزە لەبەری کە تەوزیع کەمە لەوێ بۆ سیارە کە حکومەت دایانێ بەسیسە سیارەکە لێرە بە 190 و ڕبعەکە ئەمڕۆ لەم ڕۆژانە بوو بە 120 تەوزیعی نەگەر هەفتەیەک مرکزی بەغا هەموو خەتاکەگەرێتەوە بۆ مرکزی بەغا علاقەی بەسەر حکومەتی هەرێمی کوردستان نییە کە باقی مرکزی عراقی گەڵا تەوزیع کات سیارەکە لێرە محدودە بێت ئەگەر ڕۆژێک ئەم دوو ڕۆژ تەوزیع نەکات تاخیر بێت تەوزیعکردنی بانقی مرکزی ئێستا لێرە بەرزبوونەوە ڕووە ئەم بەرزبوونی لەوە پێشی دووسێ ڕۆژ بانقی مرکزی تەوزیعی نەکرد بەهۆیەوە کە 500 بۆ 1000 ناچوە سەر حسابی گەڵا فرۆش نەکە بە دوای کە تەوزیعی کە دەوێت سیارەکە استیقراری خۆی وەرگرتەوە بەڕێزەوەتی ئیشی سەرافیەکەین سەرافی چێ لە بازاری دۆلارەکە سەرافی ئاڵوگۆڕکردنی دراوە هەموو جۆرەکانی دراو کەەوە معمولە لە وڵاتانە بە ڕسمیەگرێت لە بۆرسا بەڵام لە وڵاتی من هێشتا نەچێتەوە بوارە بڵێن بۆرسا هەبێ هەر خەڵک هەر کەسە ئیجازەی خۆی هەیە لەگەڵ ڕقابەی مالی و ئەوانە ڕقابە عینیان نانێت ئیجازە بۆ ئیجازە ئێمە تەعامولەکە شتێکی باشە باس کرد بۆ نمونە هەر کەسە و ئەتوانێت ئیجازەیەک دەرکات لەم بازاڕە داینێت بەڵێ هەموو کەس ئەتوانێت بەڵام خۆی ئەبێت ئەو کەسانێک کە ئیجازانە درێ ئەبێت بەلایانی کەمەوە شادێکی بەرزانە بێ بە کلۆری دیبلۆم بەڵێ بەڵام زۆر کەسیانە خوێنەوارە و شادەش ێنیشی هەیە ئیجازەشی وەرگرت چەند گەڵاو کڕیەوە ئێستا وڵای تقریبا 2000 دلار بیزۆرەکە بە چەند کڕیتەوە 190 ڕبعێ دانی بۆ چەند خێر وڵای ئیتر بە گوێرەی فرۆشتنەکە جاریوایین بە 190 500 جاریوایین بە 400 بۆ دینارێک بێ بۆ ڕبعێک کولێ گەڵاگەی کڕی نەفرۆش زۆر جاریژەیە جوملەی زیاترە 50 فیصد 100 فیصد جاریوای مایەکاریش دەرەچین جملەکانی تر ئەوە طبعا معلومات لەگەڵ ئەوروپایە وەرەگرین متابعاتی کەناڵی عالەمیەکەین خاصن کەناڵی اقتصادیەکان CNBC العربی ئەوە زیاتر معلومات لەسەر اقتصادی شتەکانی تر وەرەگرین گۆڕانکاریەکان هەمووی ڕەتی بەسەریەکەوەیە ئێستا زۆر زیات حواڵەش تاثیر لە بەرزبوونەوەی بازارەکە حواڵە زۆر جار عێراق حواڵەکان کەمەکاتەوە مەسەلەن گرانیەکە لەسەر ئێمە گرانە بێ دۆلار ئەو بازارڕێ ئەو بەرکراوەتەوە ئیتر شتێکەیە لە ئاراکە ئاڵێن على ساسان بەریشە ڕوخێت ئەڕاتە ئەو بەرەو بازارەکە 50 لە 100 دینار ئێرە بازاری ئەسری ئەم دوو بازارڕێ بازاری ئەسری بازاری دۆلارەکە هەر 100 دینارە یعنی شتیش وای فەرق نییە زۆر دیناریش لە گۆڕیوانیە مەگەر ئەو کاتانی کە گەڵا 1000 دینار و 2000 یاریەکە لێرەش جاری وایە لە لە سەقادمەکە 1000 دینار فەرقیە ئەوەی من بیست بێت ماڵن وەختی خۆی لە تەلەفۆنان نەیانوێرا بڵەن دۆلار تیانە گەڵا ئەوە بینەکەی ئەم بینە خەریتەی ساڵی 1970 داڕێژاوە کاتی خۆی
ئەو شروتە جوانانەی کەیسادە نەداڕێژە لە بینایی تازا و خەڵ معلوماتیەکە لە ئەوروپا و لەم لاوەری گرتووە هیچ ئەو شروتانی تیانە لەبەر یەکەم شت بیناکە زۆر کۆنا بەڕاستی سەحەبی مڵکەکەیش تۆزێ پیاوێکی ڕەزیلە پیاوێکە زۆر پارەی خۆشەوێ هەتا ئەو یاخی مەحاجرانە لەسەر مەصرفی بازارەکە جارێکەین کارەبای ناو بازارەکە خراپە بێ ئەبڕێ خۆمان لەسەر مەصرفی خۆمان تایزە دوسێ جار وەکو زەکا چۆن ئەشەت شتێکەوە کاتەوە وەکو عشێ کۆمان کردو دەناو بازارەکە و کارەبا و کێشەی بازارەکەمان پێ حەل کردووە ئەم بازارە تا ئێستا قانونی نییە تا ئێستا هەڵتانەیە بۆی کە ئەم بازارە قانونی بێت من وەکو خۆم نوێنەری ئەم بازاری دۆلارەشم ئەنجومەنی ئێرەم و ماوەکی زۆر کارم کردووە بۆ خۆم لەگەڵ وەزارەتی دارایی ئەو کاتە و لەگەڵ چاودێری داراییە کتابیشم کرد لەگەڵیشان دانیشتم عەلاقەل بەلایانی کەمەوانە ئێمە تەئمین کرین یعنی هەردووکانێک بێن تەخمینی کەن سەرمایەکەی چەنە چکە ئێمە ئەشی ئەم بازارە بسووتێ بدزرێ وانە سەد وتیا بکرێ ستا چەند کەس لێ درراوە کوژراوە پارەکەی براوە هیچ کەسێک نییە تعویزی بە قەرەبووی بۆ بکە ئەو کێشانە ڕوویاوە کوشتن بەڵێ تا ئێستا چەند کەسە کوژراوە گەڵاکە بۆ 50 ساڵسە ئەگە تۆزە جوانە ببین بی بازار ناکەم ئێستا تۆ خۆ گەڵا بکڕی لە منە گەڵایکی جوانە میلوانێک لەیشم بڵێ ئەوەی ئەیکڕی هینە عیبی نییە ئەزانی جوانە ئێمە ئیشەکەما بۆ پیاوەشم ناگەر پێێتە بۆ گۆڕ پێش نییە ئاستا من دەیەکە بەمی ئەمەنەی پیورەوە خواانێتە هەر نەدەوەنی نانا مشتی جوانە دێبەرەوە دڵیش نەکات لە ناسیاوە بێوەندی مەخوا نیوەیەکی تێکان نیوە سێری کە دوایی بیتەوە وڵایی من نییە و پار ئەم هەمووارە هاتووی ئەنی خەڵک تەریق ئەبێتەوە کە بازاری دوکانەکەی لەم بازارڕەیە بۆ شێوازە مشکلەی تەزویر زۆر زۆرە حەزگەی وەرە منەوەی لە دوکانە پیشان دێ خۆی ئەمە تەزویری تازەیە لەبەر تێکەڵی پارەی خەڵ نەبێ هیچ کێشێکتان دروست بۆ تا ئێستا لە پاری دۆلاروانەیە نەخێر لێرە هیچ کێشەیەک نییە شتی خراپێنێتە ناوە لەبەرەوەی کەس ناتوانێت ئەو گەڵیانی کەی فرۆشین بە خەڵک هەمی بۆ لە جیهازین پارەکە هەر لە جیهازین تێگەی خۆت بەرپرسیاری لە هەڵگرتنی و گەڵیان ئێوە مەسەرەن کە لێرە مێزێکتان داناوە پەیوەندی هەیە لەگەڵ دوکانەکانە تەبعانێت ئەگە پەیوەندیمان نەبێت چۆن یڵێ لێرە ئەی دڕێنێت چکە لەبەرەوەی ئیسیفادێ ئەوەی ویژدانی ببێ ئەی دڕێنێ ئەوەشی ویژدانی نەبێ ئەی خاتۆ نایە لە کوڕخۆ من وەرم گرتووە ئەم تەزویر و خۆ ئاسایی زۆر کەسە گرین ڕۆژانە لە تەلەڤیزیۆنە دەرەچێ وەسعە ئیتر جارێت تۆ لە جنوبەوە تەیەکەن 25 ئەمە خۆی ئەسڵە ئەیخێنە ژێر ئەمە ئەم جیازە ئەمە هوناشیەکە ئەمە شانەیە ئەگەر سپی دەرچوو ئێستا ئەمەینێکی تیا 25,000 نووسراوە 25,000 ئەرگەرەوەی خوێندەوە 25,000 ئەسڵە بەڵام ئەگەر تەزویر بێ ئەم وەرەقەی سپی ئەنوێنێت تقریبان سپێشی وەکوون کامل لە بەزنی وەسپیە جازی ساق هەموو شتێک دروستەکە بەس لە وڵاتی ئێمەوا لێرە حکومەت نەیەشت خۆ لە بەغا ناتوانانی بەسکەوەی ئیسرادێکە ئەبێ زمانێتی لێ وەرگیرێ بزانیم جازە بە چی ئەفرۆشرێ چی ئەیکڕێ چێ بەکارهێنێ کێشەکە لەوایە کە تۆ بەیان هێرچ کەسێ بیکرەوە بەکاری بێنێ ئەینە شتە فەرقی نییە چۆن دەچێت لە سەعادەیە دەرەچێ و من حواڵە لەوێ بەرزونزمی لەگەڵ ئێران ناکرێش ئێمە مینارە و تمەنەوە پێرەوە پاوەێتە هەمووی شەکانەکە ئێوە چ ئاماژەیەکەن بەوانی سەر قادرمەکان لە بازاری دۆلارەکە کە دۆلار بەرزەبێتەوە نزمە بێتەوە بەڵێ ئەوانش دەسەڵاتیان نێوانێ سەر قادرمەکە گەر 50 فلزیا بڵێن گەنا هەمووی جوملەکانە ئەمڕۆ جوملە نییە ئەوانەی کە جوملە فرۆشن گەڵایان پێ نییە ئەنی بەیانێکی لە دەوری سەعان ودا دەرەکەوێت بازار بەرزیان نزمە جاری وایشێتە هەفتایەتۆ 6 لەبەرەوە کە سیعرەکەی ناوەسێت سیعری مەحدودیان ئەوەی تۆ زانیاری هەبێت ئەوەی وەکو ئێرە فێر بوو بێ بە ڕەشی فێر بووە بە قانونی فێر نەبووە بڵین هاکەزای فێر بۆ لێرە ئەوەی ڕۆژانە وەکو دەفتەرێکە گرێت ئەو دەفتەرانەیە ئیشی ڕۆژانەی لەسەرەکە دەفتەری قەرزی هەیە ئاماناتی هەیە ئێوارە حرکاتی چی کردووەیلی ئیشەکانی خۆی ئەوانە هەمووی چەند بوو تەصفەیەەکە چەندی پارەیە و لێکی دەرەکە لەگەڵ حسابی قاسەکە ڕێکێکاتەوەتەوە گەلاشتی قانونی نییە شلوەرەخەمان بە سووریانی سوورانی 25 فەرقێکی ئەوە کەمیەیە 50 نارێکی تەبع تا 25 ئەوش لە جوملەیە
ڕۆژانە فرۆشتنی ناو بازارەکانە کاڵاکانی ناوبەزە کە فرۆشی ئێمە لێرە بۆیانە گۆڕینەوە برنج و شەکر و پۆشاک و شتانەکە گەڵاکەیان ئێمە بۆیان گۆڕینەوە دیارەکەی نێمە گەڵاکانیان نینێ وڵی لە بەرەوەی لێرە خەڵگە زۆر شارەزایان ناتوان زۆر تەزویرە زۆر بەکەمی مەگەر نایەت تەزویر ناتوانێت خەڵگێنێ بۆیرە لەوم بووە ئێستا سەرنی ڕووداوێکیەوە لەو جۆرە و توش نەبووە بۆ نمونە پارە و دیار نەبێت لە ماوە بازاڕەیە لێرە قەت پارەم لێون نەبووە بەس پارەمان دۆزیوەوە سەحەی و پیا بۆ دامانەتەوە پارێکتان دۆزیبێتەوە سەحابەکەتان دۆزێتەوە زۆر جاران نەیدۆزنەوە بۆ نمونە نەیدۆزینەوە بۆ یەکەین بەخێر بزانیم جازە بەکی ئەفرۆشتەیە چی ئەیکڕێ چێ بەکارهێنێ هەموو خەتاکەکەێتەوە بۆ مرکزی بەغا سیعر نییە بازاری ڕەشێتە سیعر هەر کەس بەدەست خۆی ئەوەی ویژدانی ببێ ئەیدڕێنێ ئەوەشی ویژدانی نەبێ ئەی خاتۆ نایەڵە کوڕخۆ من وەرم گرتووە سێری کە دوایی بیتەوە وڵایی من نییە و $400,000 فرۆشی 400 کا بە 350 ئەزماتی بۆ ئێمە دروستە بێت